منداڵان بە چینێکی ئەستیاری نێو کۆمەلگادا دەنرێن و لەسەر خانەوادەکانیان پێویستە مافەکانیان پێشێل نەکەن، بەڵام ئەو قەیرانە داراییەی لە هەرێمی کوردستان خوڵقێنراوە وای کردووە خانەوادەکانیان نەتوانن تەواوی مافەکانی منداڵان فراهم بکەن. دەستەی مافی مرۆڤیش لە هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت. پێشتر لە ترافیکەکان سوال بە منداڵان دەکرا، بەڵام لە ئێستادا ئەم دیاردەیە گۆڕاوە بۆ کارکردن. ئەمەش لە ڕاستیدا خۆی زۆرێکە لە سوال. داخەوە بۆی ئەو بارودۆخی ڕووی لە هەرێمی کوردستان و ئەو ناوچەیە کردووە بە تایبەتی هەرێمی کوردستان ماوەی 2 ساڵی ڕابردووش ژمارەی زۆر ئاوارە و پەنابەر لە ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستان ڕویان لە هەرێمی کوردستان کرد. ئەمانە وای کرد کە هەم بارودۆخە ئابووریەکە کاریگەری لەسەر ژیانی ناوخۆی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانەکە کە موچە و ئەو بابەتانە بەڕاستی هاتە پێش و پاشکەوتی موچە و هەمیش ئەمە کاریگەری سەم خەڵکە کرد کە ئاوار و پەنابەر بوونە. بۆیە ئەگەر پێشووتر لە خێزانێک کەسێک دەیتوانی عایلەکە بەخێو بکە، ئێستا ناچار بووە منداڵەکانیشی بەکار بخات. زارنامەی مافەکانی مرۆڤ ئاماژە بە پاراستنی مافی هەموو هاوڵاتیان کراوە، ژیانیان پارێزراوی، سەلامەتی تەندروستیان پارێزراوی و کەرامەتیان پارێزراوی، مرۆڤەکان شکۆیان پارێزراوی. توێژەرێکی کۆمەڵایەتیش پێی وایە منداڵان لە کاتی کارکردندا ڕوبەڕووی کاری قورس دەبنەوە کەوا لەگەڵ جەستەی منداڵاندا ناگونجێ، یاخود ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە. ئەمانەش زۆرێکن لە پێشێلکردنی مافی منداڵان. ئەوانەی لە خوار 15 ساڵ دەون و ئیشیان پێ دەکرێت، ئەوە بەدڵنیاییەوە دەکەوێتە ئەو چوارچێوەی کە مافیان پێشێل کراوە، چونکە لە ڕێگای ئیش پێکردنەوە ڕوبەڕووی کۆمەڵێک با بڵێن کاری قڕز دەبنەوە کە لەگەڵ جەستەی ئەو منداڵانە ناگونجێ. کاتێک کە منداڵ ئیش دەکات زۆربەی جار لە خوێندندا دەبڕێکەوە مافێکی سەرەتایی خۆیە، و هەروەها کاتێک کە با بڵێن منداڵ ئیش دەکات زۆر جار ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە لەلایەن گەورەکانەوە، لەلایەن ئەو خەڵکانی کە مامەڵیان لەگەڵ دەکات، کەواتە بەدڵنیاییەوە پێشێلکاریە لە مافەکانی منداڵ کە بەندی 32 لە ڕێکەوتنامەی مافەکانی منداڵ ئاماژە بەوە دەکات کە منداڵ لە خوار 15 ساڵی و بە هیچ شێوەیەک بۆ نییە کاری پێ بکرێت. لە ڕێکەوتنامەی مافی منداڵانی سەربەنەتەوەیە گرتوەکان هەموو مافێکی منداڵان لە چوارچەوەی یاسادا پارێزراوە، بەڵام لە هەرێمی کوردستاندا تا ئێستا هیچ یاسایەک تایبەت بە پاراستنی مافی منداڵان بوونی نییە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.